ئێرە بەردەم زانکۆی سلەیمانیە. ئێرە ئەو شوێنەیە کە خوێندن تیا تەواوکەیت و سبەینێ چاوەڕێەوەکەی لە پاشە ڕۆژێکە لە دوای خوێندنتەوە تۆ لە شوێنەکە دامەزریت. ئاخۆ خوێندکاران و یاخود فێرخوازانی ئەم زانکۆیە چاوەڕێیەکەن یاخود بەتەمای ئەوە هەن کە لە شوێنێکی شایستەیە دامەزرێن لەگەڵمان نابن. هەمومان بیل لە تەعیناتەکەینەوە. زۆر جارە بین ڕێگری مادی دروستە بۆ خوێندکار. ئەوەنە زۆر بۆ شەهادەکەی لە هیچ شوێنێ ئەمەلی دامەزراندن نەماوە. حکومت بپرسە کە ئاوا بە لێشا خوێنکارە هێنێتە ناو زانکۆ و پەیمانگاکانەوە. بەڵام ئێستا من خوێنکارێکم بینی تەخەڕوجی کردبوو هاتەوە سەردان بۆ ئێرە وتم لەکوێ دامەزرایەتی لەسەر سنگەکەی ماڵی دایکم. ڕاستەکە منی شاوڕێمەیە قانونی تەواو کردووە لە کاستریاییژەکە. ئەنی هەڵەیە خوێنکار بۆ پەروەردە بکەین کە تەواو بوو هەر دامەزرێت. هاوڕێم هەیە ئیناسم تەخەڕوجی کردووە ئەوە چەند ساڵە یعنی تقریبان 2 ساڵە هیچ لە ماڵ و دانیشتۆ هیچ خەریکی قاپشۆردنە بەتەکید. لە دوای خوێندنی خۆتەوە چاوەڕێیەکەی کە دابمەزریت ناوەڵە بۆچی؟ وڵی ناگەڕێن بۆ هۆکاریەوەی حکومت بەس وەکو خۆمەر وەکو حەزێکاتوم بۆ کۆلێژی یاسا بخوێنم وەکو سەقافەیەکی قانونی وەریگرم وەکەوە نەهاتوم بۆ دامەزراندنەوەوانە ئینا وەکو خۆم لە دەرەوە کاری ترم هەیە شکر حاڵم باشە. باشە ئێو کەسانی کە مەسەن حاڵیان باش نییە وەکو تۆ هاتوون بۆی کە سبینێ کە لە دوای دەرچوونیانەوە لە شوێنێکا دامەزرێن بەڵام زۆر جار بێهیواییەکە لە خوێندنە ئەڵێن خوێندن بۆچی تەواوکەین ئێمە خۆدا نامەزرین. ڕاستە بەڵام لە وڵاتی ئێمەگەر زیاتر بینە سەر حەقیقەتی هەمومان بیل لە تەعیناتەکەینەوە. وەک مەرحەلە چوارێک کە کۆتا ساڵی خوێندنمە ئومێدم پێێتی ئینشەڵا دامەزرم. خۆی ئومێدەکە چی ینی ئەو کولیەی من ڕەنگە من لە شوێنی حکومیانە هەر حکومیەکەم وەڵام باسی ئەهلیەکەم تۆ هەموو خوێنکارە زۆرە ئەبینی لە کولیە لە مەحەدەکانە بەڕاستی حکومت بپرسە کە ئاوا بە لێشا خوێنکارە هێنێتە ناو زانکۆ و پەیمانگاکانەوە بەڵام ئەنی ئەبێ خوێنکاریش خۆی هەوڵ و جوهدی هەبێ بەڕاستی ئەم هەموو خوێنکارە خەیتە کوێوە ئەنی غیرە بێ پەنابەری بۆ ئەهلی. ئەگەڕێت بۆ پلانەکانی حکومت حکومت لەبەر بەزمعی تەعینات خەڵک تەعینەکات بێشەهادە بە پۆلیسی بۆ نمونە ئەوانە هۆکارە لەبەر ئەوە دەبێت تۆ شوێنەکان شوێنی بەتەڵ نامێنێ بۆ ئەوانەی کە تەخەڕوجەکەن و شادێشیانە بێت. ئەنی ئەگەر ئیشێ لە زانکۆ دەرچوو چاوەڕێوکە ببێ بە لەگەڵ ڕێزمان بێ بە کاری پۆلیس بکات. بەڵام من خۆم هاوڕێمەیە قانونی تەواو کردووە پۆلیسی سەرجادەیە ئێستا مروری سەرجادەیە. ڕاستەکە منی شاوڕێمەیە قانونی تەواو کردووە لە کاستریاییژەکە بەوەی نەبوونی بەرنامەی حکومەتەوەی ئێستا نمونە پێویستە 100 لە بە دامەزرێت کە سێرەکەی 1000 لە بمانەیە بۆ تاعین و تقریبا ئەمانە ئەو پەڕی 100 لە بەیە حیت لەوە زیاتر هیچ تاعین نابێت چی بکە ئەبێ لە ماڵەوە دانیشێت و تا بە حکمی ئێمە لە کوردستانای خۆمان زانی کوردستان ینی جۆرێک لە پاوانکاری هەیە لە هەموو لە چۆنەڵی داژیکاری هەیە لە هەموو چەمکەکانە لە هەموو هینەکانە. بە نیسبەتی دامەزراندن ئێمە کێشەیەمە لە وڵاتە چییە؟ ئەنی هەڵەیە خوێنکار بۆ پەروەردە بکەین کە تەواو بوو هەر دامەزرێت. ئێمە باجارە فێری علم بین با فێری زانست بین دوای هەوڵی دامەزراندن بین. کێشەکەەوەی هەموو خوێنکارانی ئێمە چییە ئێمە بۆچی لەم کۆمەلگای پێش ناکەوین؟ تەنها ئامانجمان لە چییە؟ دامەزرانن. ینی خەون گوناحە خەونی مرۆڤ بە دامەزران کۆتایی بێت. بایم بە فێری زانست بین بزانین زانست چییە؟ خۆی ئەوە ڕاستە بە دوای زانستا بگەڕ بەس ئایا تۆ ئەو علمی پێتە لەکوێیە دەریخەی وانە منیش ئەڵم هەر بێ پێپلانی حکومەتە یعنی شوێنێکی وان نەکراوەوە بۆ ئەوانەی کە تەخەڕوجەکەن دابمەزرێنتیایە بە یعنی سێرەکەی هەموو چەند کەسی بەتوانامان هەیە ئێستاش هەرچن لە دەرەوە خەڵکە هێنن بە پارەیەکی زۆر ئەمە گەنجەکانی ئێرات ئەزانی ینی هەمووی بێئیژی نییە ینی هەمووی شتێگەزانێ هەمی بیرکردنەوەی فراوانە و بەڵامەوە تا هەر بێ پلانی حکومەتە. یەکێ لەو ئیشانە کۆلێژەکەی من ئیشی دەرەوەشی هەیە کە ئەتوانێت ئیشی حڕکا لە دەرەوە وەکو کۆلێژەکەی من بەڵام وەکو عام هەمومان چاو دەسەوسان دانیشتوین بەتەنیا ئیشەکانە خێنە مەلی حکومت بەڵام حکومەتیش پلانێکی وای نییە کە بۆ تاعینات باش بێ لەسەر کەفاءە نایکە لەسەر واستەکاریە لەسەر ئەو شتانەش حکومت
زیاتر خەڵک دامەزرێنێ یعنی پیلانێکی باشدانێ وەکو وڵاتانی تر چاو لەو وڵاتانەکە لەسەر کەفا ئەبێ لەسەر دەرەجە بێ لەسەر ئەوە بێ کابراکە بزانێ ئیشێکی هەیە لە بوارێکا شارەزایە باتای مەزرێنێ با جۆنیان بۆ شادەکەی زۆر بەرزە شادەکەی زۆر نزمە یا شادانە با خزمی ئەوە خزمی ئەو نییە ئەس کاتێ قسە ئەکرێت خوێندن وە گەنج بنچینی کۆمەڵە گەنج وە گەنج ئایندەیە بەڵام بەعکسەوە هیچی وانە گەنج چییە؟ گەنج چییە بە بێژبینی تۆ یان بە تەسەوری تۆ گەنج چییە بۆ لەم وڵاتەیە تۆڵی ئەڵەن گەنج ئایندەیە بەڵام ئەمانە نین ئەی چیترن دەستی حکوومەتە گەنج بە کەیفی خۆی هەڵدەسوڕێنێ بێ خۆی بێ بیگاوەچیە بێ بەوە بە حەزی خۆی نییە زۆر خوێنکار هەیە بڵێن ئەوائیلەوە وەرەگیرێتەوە مژدە لە خۆی خۆشی لە خۆی بەڵام هەموو خوێنکارە ئەوائیلە لەکوێ بەڕاستی کە بەڵێ ئەیوانی ئەم چانسیان نابێت باشە چانسی ئەوشان نابێت لە شوێنێکی هەلیات دابمەزرێ باشە خۆ دەزانین ڕەنگەم وڵاتە تۆزێت بە واستە واستەکاری ئەو شتانە بەڕێوە بچێتوانە بەڵام ئەو خوێنکارە بۆ نی خوێندوە سبینیە کە تەواوی کاتوانە لە شوێنێکا دامەزرێت و شتێک با بە دایکی و شتێک با بۆ خۆی بەتاکید من خۆم هەمیشە وتمەکە معاشم بۆ دایکم باوکمە چونکە زۆر هەوڵیان لەگەڵداوم ئەنی زۆر تا ئەمرم مەمنونیانم زۆر هەوڵیان لەگەڵداوم بەڵام ێستا من خوێنکارێکم بینی تەخەڕوجی کردبوو هاتەوە سەردان بۆ ئێرە وتم لەکوێ دامەزرێتی لەسەر سنگەکەی ماڵی دایکم ئەنی ئەوە بێ ئومێدیەکە بەڕاستی وتم سەر سنگ خەری قاپشتن ئەنی قاپشۆرین باڵە بەتاکید قاپشۆرین و جلشۆرین وتی ئیشەکەم بۆ بەوە یا خەوتن بەم سەمڕی خەوتن و ئیسراحەتکردن ینی بەڕاستی بێماشی نایێنێ لەو خەوتن بەحسا بێم خوێنکارە خوێندێتی دڵی دایکی خۆشکات ئەنی یارمەتێکی دایکی با چەند ساڵە دایک و باوک یارمەتی ئەیە بەڵام بە پێچەوانەوە هەم شتێک لێرە بینی پێچەوانە بۆتەوە بەڵام من ئەوەی ئەو تمحی هەما بۆ ئەهلیە ئەنی پەنا نابم بەر حکومەت جارێ تا ئەو کاتەی حکومەت خۆی بیر لێ ماکاتەوە وتت ئێمە هاوڕێم هەیە دەرچوی زانکۆی و خەریکی کافتریا لە کافتریاوەڵا ئارەوەڵی ژەکە قانون بە شەرتێ لە کافتریایە چی شێکە کات ئیشی خزمەت گوزاری هەرەوەی چایانێت و چا بە ئەمە قانونی تاقورە چا بەگەرێکی شادەی نەبێ ئێمە بەس لەبەر ئەوەی شادەکەمان نەبێت دوای داینی هیچ تێ نابین ئێمە لە دوای ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان بەڵام بەر لەوەی بەجێتان بڵین پێش ناوبڕەکە ئەڵین ئاخۆ کاتێک کە ئێمە لە زانکۆ تاواکەین یاخود پەیمانگایەک تاواکەین ئەبێ لە بەردەم سنگەکانی دایکمانە دام مەزرێن و یاخود ببین بە چایچی دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن